ئافرەتێکی پۆل باوەڕم وایە کە ئافرەتان ئەبێ خۆیان متمانەیان بە بیر و بۆچوونەکانی خۆیان هەبێت و داگەوتار بن لە ئاست هەموو مافەکانی خۆیان بەڵام لەگەڵ ئەوەشدا پەیامی ڕێکخراوەکان ئەبێ بگۆڕێت لە یەکسانکردنی ژن و پیا و بگۆڕن بۆ تەواوکردنی بۆ وشی تەواوکاری لە بینی ژن و پیاوە کە وا پیشانی بن کە نێر و مێژن و پیا و ئەبێ تەواوکەری یەک بن نەک یەکسان چکە لە کۆمەڵگەی ئێمە کە بوترە یەکسان تۆزە قورسترە بۆ نێرینە قبوڵیکە دەتوانم بڵێم لە سەتا هەشتا دەگەرێتەوە بۆ کەلتوری کوردەواری خۆمان کە هەر لە کۆنەوە ڕاهاتوون پیاوەیە لەسەر کێشەی بچووک خێزانی خۆی دەکوژێ یان لەی زیاد دەبێتەوە زیاتر کۆمەڵگایە لایەنی دینیش کەمێک خەڵک با هەڵە لێک دەداتەوە زۆر جار کێشەکان پێ ئاڕۆستر دەکات دەبێتەوەی تونند و تیژی پێم وایە حکوومەتیش لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە تا ئێستا چیوای نەکردووە تۆی ئافرەت هەر ئامانجێکت لە دڵا هەنگاو بنێ بێ ئەوەی بترسی لە چار دەوروبەرن بۆ ئەوەی بگەی بەو ئامانجەی کە خۆت مەبەستە مەترسە و هەنگاو بنێ دوما ئەوەیە کە فەرهەنگەوە درستی و حسابی بتەنەوە جامعەدا جامعە زندگی یا هاوژینیت خوب بکات به صورتی که صورتێکە درست حسابی نه صورتە هەندێک و تندتیژی و یا نازانین که چه بجنەیەک و دو gelek raftareke insaniyet hebitine ya hande ku avajina o nava mera.